کاکانی دەستی دەرەکیوە بە تایبەتیش قسە لەسەر دەستەوەردانی پارتی ئەکرێت لەناو کێشانی وای من قەناعەتم وایە ئەوەی سیاست بیکە و ئەوە دەوڵەتداری بکە لەم چوار دەورە دەستی تایەتی ئیتر هەیە زۆر هەیە کەم پارتیش قەناعەتم هەیە بای خۆی هەر دەستی تایەتی ناڵێم بەدەستی پارتی ئەوە کراوە یا بەدەستی تورکیا کراوە یا بەدەستی ئێران کراوە ئەمان هەمووی موافقە لەسەر ئەوەی کە قسە نەکە بێدەنگێت بڕۆ تا ئیساکەم پارتی بێدەنگە ئەڵێ حەقمان نییە ئێمە تورکیا بێدەنگە ئێران بێدەنگە باشە بەڵام ئەگەر بێدەنگ نەبن ینی چ بکەن بەنمونە پارتی بێت پشتی لایەک بگرێت لە دژی لایەکی تر نەخێر بەتوان هەر تەسریح خۆ ئەبێ وەکو حیزبێکی سیاسی شتێ بڵێ ئەحداث زۆرە قسەی خۆیان نەکرد بەڵێ بۆ ینی یەکێتی ڕێگەیەوە کە ئەم هەموو دەسە لەناو حیزبەکە هەبێ مەسەلە ناو حیزبەکە نییە یعنی کۆمەڵێ مبەڕر هاتووتە پێش و کە ئاواتی ئەوانە هەموو جێبەجێ سا بۆ نمونە کاک باپڵ ئەڵێ من زەهرم دراوەتی بەڵێ خۆ ئەمەڵێ زەهرم کراوەتە لە ماڵادا نەنیشتە قسەی کردە لەگەڵ ئەمریکی لەوانەیە قسەی کرد بێ لەگەڵ ئەوروپی قسەی کرد بێ لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ پارتی کە من شتێکی وان بەسەر هاتە ماوە تا شتە ڕوون نەبێت و هەمووی کفە تا بەراعەتی کاگلاون نەسەلمێنرێ کەس ڕێی خۆی ناڵێ کاک حەمی ینی پێش ئەم کێشانە و تەنانەت لە سەروبەندی ئەم کێشانەشە ئەوەی کە زۆر بە ڕوونی دەرەکەوێت ئەوەیە کە لە ناوی کێتیە هێزی چەکدار بووە بە هێزی چەکداری کەسەکان هەنی ئەم هەموو هێزە چیهی ئەم هەموو بەرپرسە هەر بەرپرسێک بەشت لە هێزی چەکداری خۆی هەیە تایبەتە بە خۆی لەژێر فەرمانی خۆی وایە هەمووی وایە هەر ئەم من پێتەڵێم شەرقی ئیسا عێراق وایە هەر سەرۆکێک هێزی خۆی هەیە هەر کەسێک هێزی خۆی هەیە کوردستانیش وایە من لە بیرم نییە کە ئیتفاقیان کرد لەگەڵ بە نیوانگیری ئەمریکا کاک مەحموود سەنگاوی مەسعودی فەرماندەیگشتی بوو لە قەڵاتچۆرەم کۆبوونەوەمان هەبوو کاک جەعفەر وەزیری پێشمەرگە بوو مام جەلال بانگی کاک مەحموود کرد ئیسا ئەچی شیعارەکەی یەکێتی لەکەی تۆ ئەیکەی بەهێزی بە شیعاری حکومەتی هەرێم و کاک جەعفەر تۆ مەسعودیتی لەمەوە دوا کاک مەحموود مەسعودی هێزی حەفتان نییە هەموو پارتی نەیکرد هەشتای دروست کرد ئێمەش لە مقابلە حەفتامان زیینو کرد باشە بەڵام جگە لەم دوو هێزە ینی هەندێک هێزی تر ئەوە هەندێک شت پەیابوو وای لێها خەڵکی هێزی خۆی هەبی ئەوەی حەزی لێی بوو ئەوەی لە مەجالەکە بوو هێزی بۆ خۆی دروست کرد ئەوە تا چەند ڕۆڵی هەبووە لەم کێشانەیە وەڵا بەئیتر بە ئارزوی مەسوولەکە ڕۆڵی هەیە حەزەکە منی ساقە بیست حیمایەمەیە بڵێم بابچینە سەر براقی خۆم ئەمری من جێبەجێ ژیانی بەسراوە بۆ من کاک حەمی خۆت هاوڕێی چی ئەەکەیت ئەم دۆخەی کە لە ناوی کێتیا هەیە هەر ئاوا ئەمێنێتەوە یان لەو نزیکانەمێدم هەیە لە نزیکانە حەدێکی وەسەڵی بۆ بدۆزرێتەوە بە برایەتی لێرجابوون و کۆتایی بە مەسەلەکە بچن کە قەت ممکن نییە ئێسقانی شکا و بەو شێوە بلکێ بە یەکۆ ئەوەنەی من هەردووکیانم بینیوە بە تایبەتی کاک باپڵ جارێکی تر ئیش لەگەڵ کاگلاور ناکە حەزقات چوار کورتی بێنی محتاجی نابێتەوە بڵێ من تۆ سەبەبی کەشکاوم وەرە بەعاش بینەوە ئەڵێ ئەوەیە قەدەری میلەتەکەمانەوەنێ من قەناعەتم وایە خواچەند لای من وای نەوتووە من بختانی بووەکەم خەواب ئەوە بۆ چوونی خۆتە ئەو بۆ چوونی خۆمە ینی تاو خەڵکی شدی بە تەمای ئەوە نەبنەوە کێشانە چارەسەر بکرێت من خۆم حامی حاجی غالی هیچ باوەڕم بەوە نییە و کێشانە چارەسەر باشە بەڵام ئەی
ینی چارەسەر چییە؟ مێژوو ئەم حیزبە پڕە لە جیابوونەوە لە پڕە لە جیابوون و ئەمیش دەتوانێت عاجز بوون وەکو ئەو خەڵکانە خۆی شتێ بۆ خۆی قەرار بدە. من بینی ومە پێم وتر بەگوێی منەکەی دانیشە بچۆ بۆ خاریش. ئەگەر ئەتەوێت زەربە لە یەکێتی نەوەی بەگوێ نەکردم ئەڵێ با سەرکردایەتی کۆ بێتەوە قەرار بدا من بڕۆم ئەڕۆم. ئەمان لە خۆم و ناڕۆم من پیاەکم حیزبیم ئەبێ حیزب قەرار بگا بڕۆم. ئەی دەنگ و باسی ئەوە نەبوو کە مەکتەبی سیاسی بڕیاریەوە مەکتەبی ڕاستپاردەی بۆ ئەوڵێ من بە قەراری سەرکردایەتی ئەڕۆم ئەکسەرێتە لەوە ئەوە چارەنووسی یەکێتیە هەمووی دەنگی سەرکرد. من ئیمڕۆ زۆر مناقەشم لەگەڵ کرد ئەڵێ من ئامادەم یەکێتی چی قەرارێکەوە جێبەجێ بکە ئەو کاتە قەراری خۆمەدەم چیەکەم. باشە بۆ سەرکردایەتی کۆ نابێتەوە قەرارە بە ئەوە بێ کاک باپڵ ئەمریکا کۆ بێت مەکتەبی سیاسی ئەمریکا کۆ بێت. من کەسم نەدیە تا سوالی لێ بکەم بڵێم بۆ کۆ نابن. بەڵێ ینی هۆکاری کۆنەبوونەوەکە ئەوەیە کە پیان نەوتراوە. من پێم نەوتوو یعنی من ئەم خەبەرەم نەداونەتێ کە ئەو واڵێ. بەڵێ کاک حەمی تۆ وەکو خۆت و وەکو بۆچوونی خۆشە لەسەر جەماوەری یەکێتی ئایا جەماوەری یەکێتی ئەم کێشانەی ئێستا بە شتێکی ئاسایی وەرەگرێت لە کاتێکە لە مێژووی حیزبا وەکو وتمان لە جیابوونەوە پێم وانە جەماهیری یەکێتی خۆشەویستی یەکێتی ئاوا بۆ ئەتیادی وەریگری لە چۆن وەرەگرن وەڵاهی ترە کەسونقی دەنگدان دیاریەکە چۆنی وەرگرن. من تەمەنای ئەوەکەم بە ئەتیادی وەریگرن بۆی سنوقانمان پڕ بێ لە دەم تەمەنای ئەوەکەم زۆرترین دەنگ بێنی چونکە لە پاشە ڕۆژا یەکێتی هەرێکێتی هەمومان ئەمان خواب کاوابی بەسا تۆوت یەکێتی ماڵی مام جەلالە ئەهی ماڵی مام جەلال ئێمەش لەگەڵ ماڵی مام جەلالایش من لەم شەڕێ ئەوانەوە قەناعەتم وای پیاتەوە یەکێتی ماڵی مام جەلالە و من لە مەودوا ئیش بکەم وەکو خەڵکی ماڵی مام جەلالی شەکەم. پێشڕۆ قەناعەتەوە نەبوو ناوەڵ پێشتر ساڵی حەوت کە هات مام جەلالم بینی ئێمە شینە مارکسی بووین یاخی بووین کۆمەڵێک کادر بووین ئەمان و مام جەلال وردە بۆ جیازیە نابێ بێوەسکردێری یەکێتی ئەبێ یەکێکی کادح یەکێکی شۆڕژگەر بێ دەورەیەکی سەقافیان بۆ کردینەوە کە مام جەلال هەموو ڕۆژە دەرسی پێوتین سوێنی بۆ ئەخواردین قسەی بۆ ئەکردین کە من لە کۆمەڵا بووم کە من خەڵکی ناو کۆمەڵم ئێوە غەڵەت تێگەیشتون ئەمان وا ئەخوازێ کە ئیسا من نەڵێم کۆمەڵم نەڵێم سۆسیالیسم بڵێم خەتی گشتی دەورەیەکیان بۆ کردینەوە مام جەلال خۆی دەرزی پێوتین کاگنەوشوران دەرزی پێوتین خواپیکرا شەید بەشیری خوسرە و دەرزی پێوتین کە پیاەکی فارسی ئێرانی بوو کاکازات هەورامیش مەسئولی دەورەکە بوو و من قەناعەتم وا بوو ئەسڵی دەورەکەیش بۆ ئەوە بوو کە مام جەلال قبوڵکەین مشکلە دروست نەکەین. ئەمان ئیسا جیایە ئەو زمانە جیایە. باشە کەلیمێکی سەرنجڕاکێشە بەکارهێناوەتە شینە مارکسی بووین یانی چی شینە مارکسی؟ ئەو کاتەی تر گەنج بووین و مراهیق بووین و وا عەقڵمان وا بوو باوەڕمان و کتێبە سوورەکەی ماوەستۆنگ بوو ئیسا وا عەقڵمان لە عەقڵمانە شۆراوە ئەبێ بە حەزی لێ بکەین لەو شینە مارکسیت. باشە کاک حەمی ئەدای یەکێتی لە ناو حکوومەتە خۆت چۆنی ئەبینیت هەستاوە پێم وایە ئادای حکوومەت لە ناو ئادای یەکێتی لە ناو حکوومەتە لەمەوە دوا باشە بێ لەمەوە دوا باشە لەبەر ئەوە لەبەر نەخێت لەوە پێ ئەرقەلەمان بۆ دروستە چه ئەرقەلەی بۆ دروستە بۆ من یەکێکم لەوانە کە دایمە تەنگ و چەڵەمە و قسەمە کرد لە ئادای حکوومەت رازی نەبوو ئیسا کە ئەڵێ یەکێتی هی ماڵی مام جەلالە قەناعەتم وای لێ هاترە کە قوبات جێگرێتی با بە هەڵبژاردنوانە بێ با لە دوورۆ بێ ئەمان قوبات کوڕی مام جەلالە خوا نەخواسە هەر کاتێ بافڵ شتێکی پێ بێ ئەبێ قوبات بێ و مەسئولیەکێت
لەبەر ئەوەی لە حکوومەتە قوبا دەیکا ئەوە هی یەکێتی. باشە بەس بۆ پێشتر ینی عرقەلەتان بۆ دروستەکردن و گۆڕانی ئەو تەسەورەتان بەس لەبەر ئەوەیە کە ئێستا ئەڵێ لەبەرەوە بێعەقڵ بوو. بێعەقڵ بووین مەڵی مام جەلال اعترافمان پێ نەکردن نەمانەزانی یەکێتی ئەوانەوەمان زانتی یەکێتی هی ئەمەیە بە ممارەسە دەکەوت کە یەکێتی ماڵی مام جەلال. ئێستا ئێمە تۆ لەسەر ماڵی مام جەلال حساب بکەین. بەڵێ من لەسەر ماڵی مام جەلال حساب هەتا لە یەکێتیا بم هی ماڵی مام جەلالە. کەی وازیشم هاور دانیشتم هی خۆم. ئەی لەم کێشانە لە ئەنگری کامیانەکەیت؟ لە ئەنگری هیچ کامیان ناکەم. من گەورەی یەکێتی سەروەری یەکێتیم لە هەموو شتێ پێ مهم. باشە ئەی چۆن لەسەر ماڵی مام جەلال خۆ حسابەکەیت و ئەی لەسەر خۆ قابل وازێ باشە قابل وازێ ئەوان پێداگرن لەسەرەوە ئەبێ کاغلاور واز بێن ئەی قابلە من واز بێنم ئێ من هەر یەکێتیەم قەناعەتم وایە یەکێتیشی ماڵی مام جەلالە لەگەڵیانە. بەشێک لەو بێدەنگی کە خۆت باسە کرد کە دەوروبەر بێدەنگە لەو کێشانی ناوێکێتیان ناگەڕێتەوە بۆی کە مامەڵی یەکێتی لەگە حیزبەکانی تر مامەڵێکی باش نەبووە تا ڕادێک؟ وەڵاهی ئەوش هینی خۆی هەیە انعکاسی خۆی هەیە خۆ چۆنی دڵگەرانی خۆی هەیە پەیوەندی یەکێتی لەگەڵ حیزبەکانی ترا چۆن بوو؟ خراپ نەبوو لەم دوایە ئەمان هەر عەزێتیان بوو هەرێکێ لە کات و ساتێک. ئەی لە دوایەم کێشانەوە تەسەوری چی ئەکەیت پێ دوایە پەیوەندیانە چی لێت؟ نازانم بۆکۆبوونمان نەکردە ئەوە حیزب قەرارەت کە پەیوەندیتان ینی لەگەڵ زۆر باش بێ یام ناملاونجی بێ یا لەگەڵ حیزبێکا تێکچین یا لەگەڵ حیزبێکا تێک نەچین ئەوە کۆمیتەی سەرکردایەتی و کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بە تایبەتی ئەوە ئەبێ ئیلا کۆمیتەی سەرکردایەتی قەرار بکە. باشە قسێکی زۆر لەسەرەوەیە کە سلێمانی تا ڕادێک فەرامۆش کراوە لەلایەن حکوومەتەوە خزمەت گوزاریتیانە لە بەرامبەرەوەشا بۆ نمونە تۆ ئەندامی مەکتەبی سیاسی شێتی دەڵێ دایەتی لە حکوومەتە باش بووە ئەی ئەو گلەیانە لە شووە سەرچاوانێک زۆر خەڵک بۆ مشاغەبە کردێتی زۆر خەڵک بیریان لە نەبوونی یەکێتی نەکردوەوە زۆر کاتیش حەسار خراوەتە سەر سلێمانی چونکە حکوومەت بەرتە سلێمانیوە نەبووە بۆ نمونەی سایکە لەو گلیانە ئێمە لەمەوە پێش بوومان ئەمانوە بێ داهاتی سلێمانی و شارەزور و گەرمیان و ڕاپەڕین بگەڕێتەوە بۆ خۆیان حکوومەت بەدەستی پارتی و هەیە تا ئیسان نەقبولی کرد و نە بەو شێوەیش کە ئێمە داوامان نەکرد گێڕایوە هەنەشتی گێڕاوە تۆمان ئەوە نییە بڵێ 100% ئەوە ئێمە داوامان نەکرد ئەوەی کە حکوومەت ژێڕاوێتەوە سلێمانی هەندێشتی ئەڵێن گێڕاوەتە خۆ من لە حکوومەتانی بەڵێ ئەی قەت پرسیار لە تیمی خۆتان لە حکوومەتان ناکەن بڵێن بۆ ئەوە هەمی ناژارنەوە ئەوەی کە ئێوە داوامان کردەوە لە بینی ئێمە حکوومەت زۆر باشە تا ئیسایەوە ئەرقەلەتان بۆ دروستکردین ئینشەڵا لەمە داوا نابێت تیمی حکوومەت پێیان وایە کە ئێوە ئەرقەلەتان بۆ دروست خۆتە سەکەی کە ئێوە عرقەلەتان بۆ دروست کردبن ئەوان واڵێن نەمان ئێمە پێمان وایە دیفاعمان لە خەڵک کردێ بۆ ئەرقەلەمان ئەرقەلێشمان دروست کردوێ لەبەر خەڵک دروستمان کرد. باشە ئەوەی کە زۆر لەم کێشەیە خوێنرێتەوانێ ئەوەیە کە هەندێک ئەڵێن ئەم کێشانە هەر لە ناو کۆنگری چوارەمەوە دەستی پێ کردەوە بەشێکی تر باس لەوە ئەەکەن کە ئەم کێشانە سەردەسەڵات و داهاتەکانی یەکێتیە بەشێکی کەشتی تر ئەڵێن هەندێک میدیای نزیک لە یەکێتی خۆیان شتیکە بڵاو ئەەکەنەوە سا تۆ پێمان بڵێ بنەڕەتی کێشەکە لەسەر چییە؟ بنەڕەتی کێشەکە لەسەر دەسەڵات لەسەر خۆ بە مستاقزانین کاک بافڵ خۆی بە مستاقەزانێت خۆی بە خاوەنی کێ تێزانێت تا کاک لاور ئەسڵی مەسەلەکە ئەوەیە دەسەڵاتە ئەمان ئێرانیش تا ئیساکە هەر پشتیوانی کاک بافڵەکە تورکیای پشتیوانی ئەوەکە یعنی بە تەسەوری خۆم پارتیە هی ئەوە ئەنا لە شەو ڕۆژێکا ئەوم گۆڕانکاریە نایە بە تەسەوری تۆ کامیان مستەحەقن
وڵی هەردێکیان جۆرە چاکەیەکیان هەیە هەردووکیان کوڕی باش بنەوە بەداخەوە نان کرا بەیەک خۆزگە بیان توانێ بەیەکۆیش بەڵێ کاک حەمید لە دوای ئەم گۆڕانکاریانە ئەگەر بۆ شێوەی ئێستا بچەسبێت یەکێتی بەم شێوەیە بەڕێوە ببرێ بۆچوونی تۆ چییە بەرامبەر پەیوەندی نێوانی شێتی و پارتی لە داهاتوە زۆر باش بێ زۆر باشە بێ من قەنەعەتم وایە هیچ ئەرقلێ لە بین یەکێتی پارتیان نابێت ینی پێشتر و ئاقلانەی کە هەبووە من وا تەسەورەکەم بەلەوانەیە غەڵەت ڕەنگە واش نەبێت ڕەنگ واژ نەبێت بەڵام زۆربەی تەسەورەکانەوەیە کە و پەیوەندیە باشە بێ ئەمە لەکوێوە سەرچاوەگرێ لەوە سەرچاواگرێت کە هەم عیلاقاتی کاک قوباد لەگەڵ پارتی زۆر باشە هەم کاک مەسعودیش کوڕی مام جەلال بە برازای خۆی ئەزانێت ئەمان بە هیچ شێوەیە کاک لاوری قوبوڵ نەبوو کاک لاوریش ئەوی قوبوڵ نەبوو کە تەنەزولی بۆ بکە بەڵام لاهور جەنگی خۆی چەند جارێک ئاماژەی کراوەتی پەیوەندیمان لەگە پارتی باشەوە تا لەگە حکومەت لە حکومەتا بێکەوەین ئاخر خۆ وەکو یەکێتی ئەوان ئێوژی هاوسەرۆکی وەکو لاوەر نەپورەوە قسەی ئیعلام باشە ناوبڕێک وەرەگرین دوای ناوبڕەکە بەردەوام بین لە گفتوگۆکەمان بێنانی بەڕێز پاژەم پشووە کورتا گەڕێنەوە لاتە بێڵەوە ئاوەکەم خۆمان بەکەمتر لە 5 خولەک. ورچەکەتان نەبینیوە؟ بۆ ئێرە ورچی لێیە؟ ئەی چۆن ئێرە ئەوەندە ئاژەڵی لێڵی ئەفریقایە. واستەکەم لێرەیە. واو ئەم هەموو ئاژەڵە وری مەیمون فلاوینگۆن. دەیوەرم با سەیری ئاژەڵەکانی تریش بکەین. بەخێر بێن بۆ چاویلاندەکەی سلەیمانی. ئێستا باخچەی ئاژەڵانی چاویلاند بەڕووی گەشتیاراندا کراوەتەوە. چاویلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. ماوەرە سەواگەڵ بە ماڵی ئێوە دێنەوە. خێزانی شێخ لە 1956 تا 59 لە ماڵی خۆیان لە سلێمانی نەیانتوانیوە بێنە دەرەوە چکوم عومەر عەلی ئیسیفزازی کردوون ئیهانەی پێکردو لەگەڵیشی سواری ئەسب بووم چوون بۆ حدود لەگەڵ ئێرانیانە ملاقاتی کردو بۆیە هاتۆتە ئەوێ ئەو سلەیمانی کە زدی عەلی شێخان خولە پیژە چۆن کەوتە داوە چۆن کوژرا مەلا کەسان بە کوشتیدا عەزەتوتکانی پێشمەرگەی من بوو پیزە ئاوا کوژرا بەڵێ بە مەشهولی ئێستاش نەمانزانی چۆن بوو چۆن نەبوو و ئێستاش نەمانزانی ئەی قەبرەکەشی لەشوێ تۆمەتەی ئەخرێتە پاڵ خوالێ خۆش بوو مامۆستا برای مەحمەد لەسەر کوشتنی سیدیق میران ڕاستە ئەوە انتخاباتی برای مەحمەد و کاکەی فەلاح و ئەوان بوو بەڵێ
وەڵا کاکەی فەلاح پیاوێکی زۆر مهم بوو لە حکوومەتدا وەختەی ڕئیسی حیزبی شیوعی کوردستان بوو بەڵێ پیاوێکی زۆر مەسەقەفش بوو چۆن بوویتە کاتبی مامۆستا برای مەحمەد و نووری شاوەیس مام جەلال پیاوێکی کورتپەروەر بوو پیاوێکی ئازان لە ئاخر دەرەجە ئەم پیاوە لە توولی حیاتی سواری ئەسەر نەبووە سوارکەر نەبووە سوارگا نەبووە سوار ئەسەب نەبووە بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێت کاک حەمی لە کۆی هەموو کێشانەیە کە زیاتر لە مانگێکە ناوێکێتیا هەیە هەڵوسی ئەنجومەنی باڵای بەرژەوەندی چییە؟ وەڵاهی هیچم لێ نەبیست من نەمبیستەوە چونکە لێرە نەبوو باشە بەپێی پەیڕەوی ناوخۆی خۆتانیان بەپێی ئەوەی کە ئەوانە هەمیان مەکتەب سیاسی کۆنی یەکێتی بوون و بەشێک لە سەرکردەکانی بوون لە شاخ و لە شارە پێت وایە بە ئەرکی خۆیان هەستاون لەم ئەزمەیەکەیشێتی تێ وەڵاهی خۆی بە ئەرکی خۆیان هەڵنەساون لەبەرەوەی کاکۆسەت مەسئولیان و کاکۆسەت سیحەتی باش نیە و نەخۆشە ئەوانی ترشیان ئەو مەسئولیەتیان نەخستە ئەستۆی خۆیان بیستومە جار و باردانیشن هەمان جاروبارەکان ئەو یعنی ئەو تاسیرەی نەبووە لە کوایەکێتی پێیەکی لاردانەیە کێشێکەیە بڵێ ئیستۆپ من هەم مەسئولیەوە نەیتوانێت تایساکە وەکو مەسئول مارەسە باشە بە پێی و زانیارانی کە تۆ هەتا زۆرتر نزیکن لە چ لایەکی کێشەکەەوە لە کاکوا بووە بە کاکوا بڵەوە وایە نەبینم یعنی ئەمە بەڵگەیە یان تەسەوری خۆت خۆ تەسەوری خۆم هەر لە تەلەڤیزیۆن ناوەکو تۆی بین چونکە من لێران نەبووم تا ئەوان ببین بەڵێ لە شەڕی نێوان دوو هاوسەرۆکە لەسەر دەسەڵات بۆ خۆ دووتێ ینی شەڕەکە لەسەر دەسەڵاتە بەڵێ ینی بۆ ئاخر هەم دەسەڵاتیشە بۆ من قەناعەتی خۆمە هەم دەسەڵاتیشە هەم ئەو شتانەش هەیە کە باسەکێ ئەڵێ من شەڕ لەسەرەوە خەم ناتوانم لەگەڵێکی کایشم زەهری داومەتیە ناتوانم لەگەڵی کایشم براکانی ئەنواع ئۆشخاڵ تەعدان لە خەڵکی خۆ نازانی ئەنواع ئۆشخاڵ مبەڕێ دۆزێت بچۆ بۆ لای ئەویش دوو ئۆنەش باسەکە ئەڵێ بێبا محکەمەی حیزبیم بکەن بنیشێ بەڕوومەوە کە من زارم داوە بەو دەلیلی توبم ئەو واڵێ دەلیلی توبم بۆ بێرێکە من شتیوان باشە ئەی ئەو بەشانەی تری ینی تۆ بەس قسەت لەسەر مەسەلەی زارەکە کرد ئەی بەشەکانی تری تادا لە خەڵک کرابێ سەرانە لە خەڵک سەنرابێ تەسەورەکەم شتێک کرابێت لەو شتانەکە کاک باپڕ باسی خەیە کاغلاوە باسی کاغلاوەڵێ منیش پشتمە محکەمە شتم هەیە لەسەر ئەوان بیرێ ئەمان جارێ نەم کردو بۆی زیاتر وەزعەکە نەشڵەژی ینی وەزعەکە لەوە زیاتر شڵەژێت کە ئێستا شڵەژاوە لەوە خراپتر نەبی ئەڵێ بگاتە کاتی خۆی منیش قسەم هەیە ئمڕۆ وایەوت ئەی من قسەی خۆم هەیە باشە کاک حامی ینی بە کورتیەکەی ئەوەی کە خۆت ئاماژەت پێیاکە شەڕەکە لەسەر دەسەڵاتە و ئەو شتانەش هەیە لە پاڵ ئەو شتانە لە بەو شتانەوە بەدۆ بەڵام ینی ئێوە بۆ یەکەم ئەبن بە بەشێک لەم شەڕی دەسەڵاتی دوو کەس خاڵی دووش بۆ ئەڵێم دوێنێ لای کارێک مەشغوڵ بکرێت من ئەڵێم دوێنێ لای باپڵ بووم ئەمڕۆ سەردانی کاغلاورم کردتر من نابمە بەشێ من یەکێتیم 45 ساڵە لەو حیزباییشەکە تاریخمە هەرچی کەس و کارم هەیە بە کوشتم لە پێناوی حیزبا ئەی چی بکەم وازی لێ بێرم ئاش بەتاڵ بکەم هەر ئەمەلم هەیە بەڵکو خۆیان چاک بێت تۆ ڕێگەیەکم بۆ دۆزەوە بام بیکەم تۆ خۆت نە براممان نە برازانمان نە ئامۆزانمان نە خاڵەزانمان خۆم 12 جار بەس و لە لێدام 1000 پارچەم تایە لە ساڵی 76 تا ئیسا حسابی کە چەند ساڵەکە 44-45 ساڵەکە وارمە حیزبا قاتم سەقەتە پشتم سەقەتە سرم گولە لێدا بە یعنی من مەسیرم بەسراوە بۆ حیزبە لەبەرەوە هەرێکێتیە بوو لەگەڵیا ئەمان قەت لایەنگر ناکەم ئیسا بۆ نمونە من لەگەڵ گۆڕانە خۆ گۆڕان بە ڕسمی جا بۆ لێکیت
ئەما من لەگەڵ کاک ئاوات و کاک عوسمان و مامەسە جەمال و ئەوانە هەر قسەم بووە و قسەم کردووە من حامی حاجی غالیم پیاەکەم ئەساسی کۆمەڵایەتیم هەیە ناتوانم شت بەجددی وەرگرم ئیمڕۆ لەگەڵی کە کات سیاست بکەم بەیانی تێکچوون جمێنی بم جمێنی بۆ دەمە لەگەڵ تۆ ئیشمان پێ ناکرێ حەزەکەم بە یەکۆپی کە تۆ پێشمان ڕازی نابێ لە ڕۆی تۆ هەر برای منی تو چاوە ماچق باشە بەڵام ئەمە کە تۆ باسیەکە ئێمە لەسەر مستەوای شخصی خۆتە بەڵام بەڵێ قسەکە ئێمە لەسەر ئۆرگانەکانە ینی ئۆرگانەکانیش هەموو مەکتەبی سیاسی سەرکردایەتی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیش وردە وردە چاکەبی بێ خۆیان ساقکەنەوە ئەو کاگلاور ڕۆی و وازی هێنا ئەوەی لەگەڵێ ڕوا ئەڕات ئەوەشی من شخصی خۆم بەیانی کاک بافڵیش بڕوا و کاگلاوریش بڕوا لەبەر ئەوە یەکێتی تاریخمە یەکێتی ژیانمە قەت وازی لە نایارم من لەبەر خاتی کاک بافڵیا کاگلاور یەکێتی نەبووم ئەو ڕۆژە بوومە یەکێتی ساڵی 1970 و 1976 و تا ئیسا هاوردمە قەناعەتم پێی بووە بوومەتە یەکێتی خۆمم بۆ بە کوشتاوە باشە کاک حامی بوو ینی ئەو پرسیارە زۆر لەناو خەڵکا هەیە بۆچی دۆخەکە لە ماوەی 24 کاتژمێرە بۆ شێوەیە بەسەر ئەی ناڵم یەکە لە هاوسەرۆکەکان بەتەواوی ئەڵێ قسەی بۆ من کرد ئەڵێ من زاریان داومەتێ حامی یەکێ بێ ئەو بوو کوژێ تۆ چێڵی من چۆن لەگەڵی دانیشم خۆ من قسەی عەشایرانەی بووە خەم کاکە خەڵکەیە کوڕی کوژراوە دەستی چکە نەملی و خەڵکەیە برایشی کوژراوە خەڵکەیە 6 کەسیان لێ کوشت بووە ئەڵێ بابا جارێکی تر من بەو شێوە ئیش ناکەم ئێتر خۆ بە زۆر سواری سەری ناوم بڵێمە بێبێ ئیش دوێنێت 2 ساعت قسەمان کرد باشە کاک حامی ئەوەی کە ئەوترێت لەسەر مەسەلەی قاچاقچێتی لە دەروازە سنووریەکان لەسەر هێنانی ماوەری ئەکسپایر لەسەر زۆرێکی تر لەو شتانە ڕاست بۆ هەیە ئارەوەڵا ڕاستە هەبوو من ناڵێم نییە ئەمان دەلیل و مسەمسەرکیشم نییە بە تۆ بڵێم نییە خەڵق قسەیەکە و تەسەورەکەم هەیش بی ناخەڵ لە خۆی قسە ناکە حەل لە برایم خەلیل و قسەی لەسەرە تا ئەگاتە فەروێزخان باشە بەڵام تۆ لە ینی مستەوایشی بەرزی ناوەیەکێتیایی تۆ ئەندامی مەکتەبی سیاسی ینی ئەبێ بەڵگەت لە بەردە سارێکە هەیە یانی تا ئیسا بەڵگەم لە بەردەستانیەکە هەیە چونکە ئیشی من نییە من خەرکی کێشەی خەڵکم حەلیکە من خەریکی مەسئولی لە دەستگای مالیە نیم بچم تاقیش لە مەرزەخانە بکەم بزانم قاچاقچێتی تایەتیان نییە خەڵکەڵێ هەیە من ناتوانم بڵێم نییە من قەناعەتم وایە باروژیانی خەڵک بۆیە خراپە پارتی وێکێتی بە دڵسۆزانە گومرگ و دەسڵات و چی من لە بیرم یە بەس باشما خەبوو دانیشتوین مانجال باین کردین وتی وەرە مژدەیەکی خۆشم پێ وتم چییە وتی ئمڕۆ کاکدارۆ خەبەری داومەتێ 90,000 دینار هەیە بەسی معاشی مۆزەفینەکە ئەمان ئیسا نابینم وابی جا ئیتر ئەخورێ ناخورێ ئەوەیسا ئەو ساخەیان و ئەرخەلەمان بۆ دروستەکرێ و کۆس بێ ئیسا کۆس نەما بەڵکو خۆیە باش ئیسا کاقوبات ئەتوانێ لە پەروێزخان و حکم بکات تا ئەگاتە قەڵاتسێ و تا ئەگاتە کەرکووک ئەو کاتەوان نەبوو باشە سەبارەت بوو هاوپەیمانێتی نێوان یەکێتی و گۆڕان پێ دوای هاوپەیمانێتی سەرکەوتووە بێ ئەمێنێتەوە وەکو خۆی بۆ داهات و سەرکێشە بۆ نزیک بوونەوەی زیاتر لە نێوان لە زمانی کاغنەوشیروان و شەڕم لەسەر و هاوپەیمانێتی کرد باوەڕی مەتڵەقم بۆ هاوپەیمانێتی هەیە چونکە ئێمە تاریخمانی کێکە لەگەڵ گۆڕانە شەهیدمانی کێکە سەروەریمانی کێکە حرمەتمانی کێکە ژێرکەوتنی گۆڕان ژێرکەوتنی یەکێتیە سەرکەوتنی یەکێتی سەرکەوتنی گۆڕانە ئێمە ئاومان لە یەکانی خواردن لە یەکدار لەدایک بووین لەبەرەوە ئەبێ یەکێتی و گۆڕان ئەبوو ئەرقەلە نەیەڵە هەم ئەرقەلە لە ناو یەکێتیە هەم لە ناو گۆڕانە ئەبوو زووتر ئێمە یەکمان باشە ئێستا ئەرقەلە نەماوە کەمێک نەماوە کەمێک نەماوە
والله يعني سهل لنا أمسر كرداية تازيكيتي وأرقلا لصانەوە نەماوە نەماوە ینی من وای سەرکردایەتەکەی پێشوو بووەکەەوە عرقەلیان دروست سەرکردایەتەکەی پێشوو هێمە لە سەرکردایەتی قەرارمانەدا وا بکەنە ئەوانە چون مەنوعێکی تریانە کرد لە سادارەکان بەخۆشی یانوان ئەوت ئەیان و جێبەجێیەکەی من لغمی وادانرا لە هەردوو لاوە لە بەردەستی ڕێکەوتنا نەکرد زەلامی کوشت دەوابش بوودا سریا وردوهانی کرد کاک حەمی تۆ ئەڵێ قسەم لەگەڵ هەردووشیان کردووە چ لەگەڵ پاڤڵ تاڵەبانی و چ لەگەڵ لاهور جەنگی خۆت پێت وایە کە ئەم کێشەیە بەچی کۆتاییەت بەجیابوون ئیلا بێجیابوون لاهور جەنگیە بێت جابێتەوە نازانم لاوردن من قەناعەتم وایە بە یەک و ئیشیان پێ ناکری باش خەگە ئیشان پێ نەکرێ ئەی چۆن ئەیتر بە یەکیان تەنەزول بکەن بۆ یەکیان ئەوەش کە ئەبێت تەنەزول بکە بە لای من و هەر کار لاور بۆ هەر ئەوە لەبەرەوەی کێتی ماڵی مامجلال لەبەرەوە ماڵی مامجار پشتیوانیان هەیە لەبەرەوە هەموو حکومەتە ئیقلیمیەکان کە ئەڵێ کوڕی جەنەرال تاڵەبانی ئەڵێ ئۆکەی لەبەرەوەوانە من زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە وێ ڕاوی میوانیشە هەبوو بەرنامەکەمانە ئامادە بووین حەمیدی حاجی غالی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیشپاس بۆ تۆ بۆ کادر مەکتەبی سیاسی داوەزی بە کادر ئارەوەڵا فەخری بینرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەی خۆشەویستی شکەتا ئێستا لەگەڵمان نابوون تا بێگەشتنەوەمان هەموو لایەکتان لە خۆشیابن تست 1 2 3 دانگ هەیە کێ داخڵە بین ئەخر خۆیان ئاگیان لێ جەماعەتی سەرەوە پێیان بڵێ بە ئەوان تەلەفۆنم بۆ بکەن داغڵە بین کاگمەری ئەوە چاوەڕێەکەم تەلەفۆن بۆ بکەن ئێستا حازرە بین سێکە کەناڵی کوردستانیش لێرەیە چاوەڕێی ئێمە ئەوان سەعات دەی ڕێک لایڤەکەیان دەست پێەکە بۆیە با ئێمە هەوڵ بن ئۆکەی ئێمەش بتوان دانیشتن
بەڵێ طبعا ئەو جێیەکم بۆ بکەنەوە لاتان دانیش بەڵێ بۆ پێیجەکەیە بەڵێ کاکێڤەر کاکێڤەر تەلەفۆن دامەخەرەوە باشە بەس باشە هەر کاتی ویستە قسە بکەی اینجا سەوتەکە بکەرەوە سەو دەتوانی داخەی باشە با سەوتی نووسڕوم نەیە بۆ من کە خۆتان قسەکە دەست پێ بکەم ئێستا بەڵێ سڵاوتان دەبێت دیارە چی دەست پێ بکە ئێڵم دەست پێ یەکەم تۆ چێگی بەڵێ سڵاتان دەبێت دیارە لە ئێستادا لە ماڵی دوو یەکەمی هەرێمی کوردستانم کە لە شاری سلێمانین و هەردووکیان هاوڕێی نزیکی یەکترن ئەمە هیچ قسە نەکەم بۆی بۆ خۆیان کاتەکە زیاتر بۆ خۆیان بگەڕێنەوە ئەوان بتوانن قسەی زیاترمەوە بکەن سڵاتان دەبێت ئێوە هەردووکتان یەکەمن و هاوڕێی یەکن ئەگە قسەم بۆ بکەن ئێوە چۆن خوێندوتانە چۆنە هاوڕێتیەکەتان و ڕۆژانە ئەگەر فەرقی کاتژمێری خوێندنی خۆتانم پێ بڵێن بەڵێ ئەمە هاوڕێی زۆر نزیکی یەکین یعنی هەر لەوەتەی هاتوینەتە مەکتەبی شەید جەبار ڕەفیقی نزیکی یەک بووین بۆ کاتی سعیکردن ئەوشتانە هەتا کوتوانی بێتمان یارمەتی یەکمان ناوە بۆن ئەگەر پرسیارە قورس بوو بەیان شتێک یارمەتی یەکمان ناوە من بۆ کاتژمێری سعیکردن لە کاتی ئیزنەکە 13 بۆ 14 ساعت هەوڵم ماوە سعی بکەم جا بیریشم چوو پیرۆزبایتان نەبکەم تەبعاً پیرۆزتان بێ تۆ هەستی خۆتم بۆ دەربڕا هەستت چۆنەکە یەکەم بووی لەسەر ئاستی هەرێم و لە شاری سلێمانی وڵی هەستێکی زۆر زۆر خۆشانی پێناسە ناکرێت چونکە من خۆم چاوەڕێی ئەوە نەبووم یەکەم بم ینی سەری اختیارەکانم نەکردچیم هەڵبژاردەوە ئەو چۆن بڵێ چێکم نەکردوێتەوە سپرایز بۆکو سپرایزێکی زۆر زۆر خۆش بوو یانی کە پێیان وتم ئەکسەر چاوم پڕ بوو لە ئەو هەم ئەبیتە جێگەی شانازی خۆت و عیلەکەت و ئەو مەکتەبەی لێ بیت و هەموو کوردستانیش چییە بۆ دایک و باوکت کەوان هاوکارت بوو زۆر زۆر سپاسی ماندووبوونی دایک و باوکمەکەم بەجددی یعنی ئەوان نەبوونە من ئێستا لەم ئاستەی ئێستا نابووم هەم دایک هەم باوک هەموو خوێندنگی کە تایە بووین هەمویان زۆر زۆر هەڵیانیاوە لەگەڵ ئێمەیە کە تا گانیانی تا ئێرە لە ماوەی ڕۆژێکا چەند کاتژمێر من زۆر زۆر ئەخوێندیان بڵێم زۆر 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 نا چونکە زۆرترین خوێندن کە خوێندبێتم 12 ساعت بووە لە ڕۆژێکە زۆر کات پرسیاری ئەوە کرێ و کەسانی کە یەکەمە بن و دەرەجەی زۆر بەرز بەدەسێنن ئەو خواردانە چییە کە ئێخۆن هەندێک جار وترێگە گوێز لە بەیانیانە سوودی بۆ مێشکێ و ئاکات کە مێشکت چالاک بکە ئێوە خواردنەکان چی بوو کاتان خوارد وڵی من ئەوەی کە خۆم حەزم لێ بوو بێ خواردومە ئیتر بەلامۆ گرنگ نەبووە کە ئەمە باشە خراپە هەموو شتێکمە خوارد بەس نانی بەیانیان زۆر گرنگە ینی هەموو بەیانێ نانی خۆیم خواردووە هەموو بۆم نەکاتی خەوم تەنزیم بووە لەم ساعتە خەوتم لەو ساعتە هەستاومەتەوە بەیانی و نانم خواردووە ژەمەکان لە کاتی خۆیەوە باشترین ڕێگەی بۆی بتوانین نمرێکی باش بەدەست بێنی تۆ ناو هێوی بوو باش هێوی ئەمەش نڤار تۆ چەند کاتژمێر لە ڕۆژێکە ئەتخوێند و بەیانیان زوو خوێندنت کردووە یاخۆت شەو زووتر خەوتوی چۆن بووە کاتەکانی خەوت دەگەڵ خوێندنەکەتە وڵی هەتا کوتوانی بێتم زوو خۆتم و زوو هەڵساوم یعنی ئەوە باشترین سکێجوڵە بۆ ئەوەی سعیەکە بە باشتر بکەی تر خۆشی ئەکەوێت و سەر و کەسە چۆن بێت من ئەوەم پێ باشترین بووە کە بیکەم هەنە جار هەبووە بۆ نمونە تۆزە تەخیر کەوت بێتم لە سعیکردنەکەمە تۆزە درانتر خەوت بێتم و ئەوە هەر ئەوەیە ینی بۆ کاتژمێری خەوتنەکان تقریبا 7 ساعت ئەخەوتم 6 ساعت بۆ 7 ساعت قسەتان چییە بۆ خوێندکارانی دیکە کە لە دوای ئێوە ئەمساڵ دێنە قۆناغی شەشی ئامادەی و خوێندن تەواوەکەن ینی ئێوە وەکو ڕێنمای یەگەگەر وەکو ئەزمونونەکە کردوتانە قسەتان چییە بۆوان چۆن بخوێنن
والله یەکەم شت پش بەخوای گەورە بەستی چونکە خۆتان نەزانە هەموو شتێژە دەسڵاتی خوای گەورە و میهرەبانە لەگەڵیا هەوڵی خۆبەی یعنی هەتاکو سعی بکەیت کەمە بەس لەگەڵیشیا ئەبێت ڕستی خۆتت هەبێت ئەنی بیری ئەوە نەچێتەوە کە تۆ بەس بخوێنی ئەبێت لە نێوانی سعیکردنەکانیشتا ڕستت هەبێت ئێستا بۆ نمونە من هەوڵم ئایا 2 ساعت بۆ 3 ساعت کە سعیمە کرد 20 دقا ڕستێکم وەرئەگرت ئەوە ڕستەکە زۆر گرنگە بۆ نانخواردن و شتەکەش هەتاکو بتوانی بە نیزام نانخواردنێکی باشت هەبێت ئەو کاتە مشکت باشتر ئیشەکات بەڕای من ئەوە زۆر باشە ئاگان لە نان خواردن و خەوەکەیان و ئیسراحەت بێت پلانت چیە تێ بۆچی بخوێنیت والله من خۆم هەر حەزم لە طبعام بوو هەر لە ئەوڵەکە هاتمە بۆلی 12 ئینشەڵڵا هەر ئەچمە ئەش تۆ بچیتە چ بەشێکەوە منیش هەر توبێ ئام بوو خۆی حەزم لە هەموو توبەکان هەبوو ینی مشکلم نەبوو هەر کامیان بێنم ئەسنان بێ ئام بێ بەزیتر ئامەکە تازە هێنام ئەچمە ئامەکە دیارە باوکیان لێرێ ئەگەر یەکێکتان بێنە ئێرەوە قسەم بۆ بکەن ئێوە هەستان چۆنەکە بوونە تا کچەکانتان بۆ تا خاون یەکەمی هەرمی کوردستان و ئێوە چۆن هاوکار بوون لەگەڵ مناڵەکانتانە وڵی بەتاکی زۆر دڵخۆش بوون و زۆر زۆر پێمان خۆش و خۆشحاڵ بوون هاوکاریش ئێمە تەنها ئەوەی کە ئەوی سوێتی مەتوانیمە بۆی بکەین و ئاشتی ناوماڵمان بۆ پاراستووە نەمان توانیمانە هەموو ئەوی کە ئەوتوا پێویستەکانمان بۆ جێبەجێ کرد چ لە ڕێی خواردنەوە لە پێویستەکانی خۆی چ لە ڕێی مەکتەبەکانەوە هەر شتێکەوە توانیمان یارمەتی بین ئەو ژینگەی کە خوێندکاری قۆناغی شەشی ئامادەی تیا پێویستە چ ژینگەیەک بێ ئەوە چۆن توانیتانە هاوکاری مناڵەکانتان بکەن بەڕاستی من زۆر ئەو مۆزوع ژینگە زۆر زۆر چاوێ ئاشتی لە ماڵەکە هەبێ مەشاکیلیتیانە بێ خۆشەویستی لە بینی خێزانەکە هەبێ خۆشەویستی لە بینی دایک و باوکە هەبێ خۆشەویستی لە بینی کچ و باوکە هەبێت دایکەکە دایکیش بە معنای کەلیمە دایکی ئەم بە معنای کەلیمە دایکایەتی بۆ نواندووە و زۆر یارمەتیە و بەو پەڕی توانە هەمان یارمەتیمانیا و ئەویش توانیوێتی خاوەنی مامۆستای تایبەتی خۆیان بوونیا خۆ چۆن نه هەندێک مامۆستای تایبەتیان هەبوو بەڵێ ئانی کە مامۆستای خصوصی وان هەیە بەڵام مامۆستاکانی ئەوان لە شەی جەباری نمونەین لێ مامۆستاکان زۆر مامۆستای باش بوون و بە شێوەیەکی گشتی لیان ڕازی بوون و ئەمانیش مستەوایان باش بووە تۆش پێت خۆشە قسە بکەی وەکو باوکی یەکێک لە خوێندکارەکەمەکان ئێوە قسەتان چییە لەسەر یەکەم بوونی کچەکە بەڵێ زۆر سوپاسانەکەم تەبان من خۆم و خێزانم هەردووکمان مامۆسای لە بواری پەروەرداکارەکەین زۆربەی کاتەکان کە ئەو تەرخانی کردووە بۆ خوێندن ئێمە هەوڵمان داوە کە کاتی باشتری بۆ دابین بکەین بۆی بتوانێت سەیتەرێ بکات بەسەر مادەکانە دیارە مامۆسای تایبەت ئێمە 1-2 مامۆسای تایبەتیە بۆ سپاس بۆ مامۆسایانی شەی جەباری نمونەیی کە ئەوان هەوڵێکی باشیان لەگەڵم قوتابیانە داوە و خۆشیان قوتابی نمونەیی بوون و توانیوانە سەرکەوتنێکی باش بەدەست بێن دووبارە پیرۆستان بێت بە هیوای سەرکەوتنی زیاتر دیارە ئەمە قسە و وتەی ئەو دوو خوێندکارەکەمی هەرمی کوردستان بوو کە لەسەر ئاستی هەرمی کوردستان یەکەم بوون و لە شاری سلێمانی دادەنیشن بەڵێ گەڕەمەلایەوە ئێمە دوورکەوینەوە چۆنی کامەریان باشێ بە قوربان زۆر سپاس دەستی خۆش بێ زۆر باش زۆر باش زۆر زۆر خۆشەویستی تۆی ئینشەڵڵا نەخشە بێ لەوانی توی لە کوڕەکانی تۆ سەرکەوتوو ئینشەڵڵا ئێوەش قوربانی تۆ محەممەدی
کردنانجی خواندەوان لە گۆری کۆنمرەیە پۆڵا دوازەی لە پەیمانگەیەن سەر بە خواندنا بلند و زانینگەهان تێن وەرگرتن. هەلبەتە دەگەل بەلاوبوونا ئەنجامێن پۆڵا دوانزەی بەچێکا زۆرەوێن کوی کەم بووین لەسەر ئاستێ هەرێما کوردستانی هەم لە بەشێ وێژێ و هەمژی لە بەشێ زانستی دنهادا ئەم هەندێک جوان قوتابیان وەربگرین بزانە بن وات چاوە خواندیە و هەروەسا هەستێن وان چنە لە هەمبەروان کۆنمرێن کوان بەدەست بێخسین کوی کەم بوونە نوچەگانی ما سابر لە خەڵات زێ ئەمێ دەست پێ بکەین سابر دەماتە باش بە کامیرا لە جەمتەیە ئەوێن کو یەکەم بووی کینە. بەڵێم کاتتان باش من ئێستا لە ماڵی خاتوو سایرەم ئەو خوێندکارەی کە لە پۆلی دوانزەی زانستی نمرەی سەتی بەدەستێنەوە و لەسەر ئاستی هەرێمی کوردستان پلەی یەکەمی بەدەستێنەوە بڵێن لێ یەکەمەکانە سایرە خان لە نامە خات سایرە پێشە شتێک پیرۆزبایی لێ دەکەین هیوادارین سەرکەوتوبی ئەم نمرەیە چۆن بەدەست هات؟ ڕاستی من بە هەوڵ خۆم ئەو نمرەیەم بەدەستێنا زۆر ماندوو بووم و بە بارودۆخێکی سەختدا تێپەڕیم بەڵام سپاس بخوا توانیم بەردەوام بم و توانیم ئامانجەکە خۆم بێکم. چاوەڕوانی ئەوە بووی کە ئەو نەتیجەیە بەدەست بێنی و یەکەم جار کە پەیوەندیان پێوە کردی هەستە چۆن بوو؟ بەڕاستی من متمانەی تاوان بەخۆم هەبوو و من لە دوێنەوە چاوەڕێی تەلەفۆنی کۆنتڕۆڵ بووم و بەڕاستی هەستێکی زۆر خۆش بوو کاتێک پێیان ڕاگەاندم من یەکێکم لە یەکەمەکانی هەرێم. نهێنی ئەو سەرکەوتنەی تۆ چی بوو؟ خوێندنی زۆر بوو یاخود ئامانجێکی دیاری کرا؟ طبعا خوێندنی خۆم هەوڵدانی خۆم بەڵام دەتوانم بڵێم کە نهێنی سەرکەوتنی من ئەوە بوو کە دەوروبەرەکەم باوەڕێم بە من هەبوو مامۆستاکانم خانەوادەکەم دایک و باوکم زۆر پشگیریان دەکردم زۆر هانیان دەدەم ئەوە بوو کە وا لێکردم سەرکەوتوو بووم. زۆرێک لە خوێندکارانی ئێستا زیاتر بە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە مەشغوڵن تۆ چەند کاتژمێر دەتخوێن سعید دەکرد و تا چەند لەگەڵ ئەم تۆڕە کۆمەڵاتیانە بینت هەبوو؟ ڕاستی من کاتی ئاسایی ڕۆژانە 8 کاتژمێر دەم خوێند و بە هیچ شێوەیەک تۆڕە کۆمەڵاتیەکانم بەکار نەدەهێنا چونکە دەمزانی کە زیانی بۆ من هەیە لە ئامانجەکەم دوورم دەخاتەوە. چی وای لە تۆ کرد کە بیر لەو نەتیجەیە بکەیتەوە؟ ڕاستی من ئێستاش بیرمە کە ساڵی پار بە دیار تەلەڤیزیۆن و دانیش بووم سەیری یەکەمەکانی هەرێمم دەکرد لەو کاتە و ئامانجە لە مێشکی مندا دروست بوو. ئێستا هەستە چۆنە کە ئەو پلێت بەدەستێناوە؟ بەڕاستی هەستێکی خۆشە یعنی زۆر دڵخۆشم ئیمڕۆ بوومەتە جێگەی شانازی بۆ دایک و باوکم و بۆ مامۆستاکانم زۆر سپاسی مامۆستاکانم دەکەم لێرەوە زۆر پشگیری من بوون زۆر ماندوو بووم لەگەڵم و هەروەها دایک و باوکیشم زۆر سپاسیان دەکەم. کاک ڕەوف باوکی سایرە خان کاک ڕەوف ئەم خوێندکارەی ئێوە یان ئەم کچەی تۆ تا چەند پشتیوانیت کردەوە چیت کردووە وەی کە جیاوازتر لە خوێندکارانتر لە باوکانی تر بۆی کە ئەم نمرەیە بەدەست بێنێت؟ وای سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم دەستان خۆش بێت زۆر بەخێر بێن سەرچاوم وڵای هەروەکو خوێندکارێکی ئاساییش ئەوەمان بۆ نەکردو بڵێ مامۆستای تایبەتمان بۆ گرتووە یان نادومانتە خوێندگەی تایبەت لە خوێندگەیشی حکومی خوێندوویەتی و وەکو قوتابیێکی ئاسایی هەوڵماندبوونی خۆی بووە. مامۆستای سایرەم لەلایە مامۆستا سایرە لە خوێندن نمرەکانی چۆن بوو و پێشبینی ئەو نەتیجەیەتان دەکرد؟ بەڵێ بەخێر بێن دیارە سایرە یەکێک بوو لەو خوێندکارانێک کە لە خۆناغی دێمی زانستیەوە ئەستێکی بەرزی هەبووە لە خۆناغی یاسەش بە هەمان شێوە تەمان پێشبینیمان دەکرد کە ئینشاڵڵا نەتیجەی لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا دەبێت یعنی بەڵام لەخوا بە زیاد بێکەوە توانی ئەو ئاسە بەدەست بێنێت ئەوەن بە هەوڵ و هیمەتی ماندووبوونی خۆی و کە سوکاری کاوکارێکی زۆری بوون و یەکێک لەو شتانەش بەڕاستی من دەمەوێت لێرە دەستخۆشی لە مامۆستایانی خوێندنگەی ئامادەی ڕۆژهەڵات کەم بە تایبەتی ستافی پۆلی دوانزە کە بە درێژایی ئەو کاتی کە امتحانیان کردووە لە پەتی امتحانەدا بەردەوام ئاگایان لێ بوون بەردەوام ئاگایان لە هەموو تەلەبە زیرەکان بوون لە هەست کاتێکیدا بێ شەو بێ یان ڕۆژ بێ هەست کاتێک گرفتێک یان پرسیارێک یان شتێکیان هەبوو بێ ڕاستەوخۆ مامۆستایانی ئامادەی ڕۆژهەڵات کەوتونە سەرخەت چوون بۆ ماڵی ئەو تەلەبە خوێندکارانە بە هەمووی ڕقەمەکانی خۆمان داوە بە هەموو خوێندکارەکان بە تایبەت خوێندکارە زیرەکان لە هەست کات و ساتێک دەبێ دەمەن ئێمە
ئامادەیمان هەبوو پیریانەوە چوون و پیرۆزبایشی لێ دەکەین بەڕاستی شانازیە بۆ خوێندگاکە ئێمە بۆ پەروەبەری پەروەردەی پشدەر و هەروها بۆ شارەکان و لێرەشەوە زۆر سپاسی پەروەردەی پشدەر و بەشی ئەزمونەکان دەکەم کەەوە بە هەموو شێوکە هاوکاریان کردوین. دووبارە پیرۆستان بێت دیارە جگە لە سایرەخان خوێندکارێکی تریش هەیە لە ناحیی سەنگەسەر کە ئەمیش پلەی دووهەمی بەدەست هێناوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەمیش باماشەوە لە بەشی زانستی بووە. دووبارە پیرۆستان بێ بەڵێ وەلە سپاس ساورج بۆ گەهێنتە بێڤیا سەرکەفتنێن زێدەترج بۆیە ئەمێ بچین لە هەولێرە جالبەت تاوێن و یەکەم بۆین لە دەڤەرێن کوردستانên cuda cudane li Hewlêrê jî nûçeganê me Murad digelmedat be Murad dema te baş be li Hewlêrê çend kes yekem bûne ew ên tûlcemwî hestên wan çine û çawa xwandin kiriye. ئەو دەمەی تۆش باش مراد بەڵێ ئێستا ئەمە لەیەکێک لە ماڵەکانین کە خۆشت باست کرد لە هەژدە قوتابی لە بەشی زانستی کە پلەی یەکەمیان بەدەستێنەوە بە کۆنمرەی 100 ئێستا ئەمە لە ماڵێکین کەەوە قوتابیەکیان کۆنمرەی 100 بەدەست هێناوە هەوڵە دەم ڕاستەوخۆ قسە لەگەڵ خۆی بکەم سەحرخان بفەرمووی تێرە سلااو لێ بێت و پیرۆز بێ فەرمو بۆ ئێرانە پیرۆزبای لەکەین هیوای سەرکەوتنە بۆ خوازیین پێمان بڵیت چێ هەواڵەکەی پێدای سەرەتا ئایا پێشتر کە تاقیکردنەوەکانت کردبوون پێتوا بوو ئەو دەرەجێ دێنیت سەرەتا بەنای خۆی گەورە مێهرەبان بەخێراتنی کەناڵی NRT دەکەم من قوتابی سەحەر سادق عزیز سپاس بۆ خوددا ساتوانیم لە پارێزگای هەولێرەوە ببم بە یەکێک لە یەکەمەکانی سەر هەرێمی کوردستان طبعا ئەو هەواڵە جەنابی وەزیر پێگەیاندین لەبەرەوە لێرەوە سپاسی دەکەم کە ئەو هەواڵە خۆشەی پێگەیاندم بەڕاستی هەستێکی زۆر زۆر خۆش و زۆر زۆر تایبەت بوو کە ئەوڕۆ ئەو هەواڵەم پێگەیشت و سپاس گوزارم بۆ خدای گەورە چونکە ئەو نمرە بەرزەی من هەمووی فەضل و نیعمەتی خۆی گەورەیە و دواتریش سپاسی دایک و باوکی خۆشەویستم دەکەم سپاسی خێزانم دەکەم بەعام و سپاسی مامۆستاکانم دەکەم سپاسی بەڕێوەبەری قوتابخانە دەکەم کاتژمێرەکانی خوێندنت چۆن بوو بەرنامە بە کورتی باسی خۆی کاتژمێری خوێندن من زۆر نەمدەژمەرد بەڵام بە تەقریبی دەتوانم بڵێن زۆر زۆرەکەی هەر 12 ساعت بوو لەوێ تێپەڕی نەدەکرد هەست چۆنە لە ئێوارەوە کە ئەو هەواڵەت پێدراوە بە تەمای چ بەشێکیت وڵا ئینشاءالله بە تەمای کۆلێژی پزیشکیمە چونکە ئیلهامێکی زۆر زۆرم لە دایک و باوکم وەرگرتووە ئینشاءالله بە ئیزنی خۆی گەورە دەچم بۆ کۆلێژی پزیشکی دەست خۆش بە پیرۆز بێ ئینشاءالله بڕاد لەگەڵ بابێکی قسەکەم کە بفەرمووی تێرانە دکتۆر پیرۆزبایتان لێکێنێ سەرکەوتوو بێ ئینشاءالله تۆ چیت هەیە بۆ کچەکەت کە پلە یەکەمی بەدەست هێناوە و لە ئێوارەوە ئەوزان پیرۆزبای زۆرتان بۆ هاتۆ میوانیش فەرمی بەنای خۆی گەورە میهرەبان بەخێر بێن سەرەتا بەخێراتنێکی گەرمتان دەخەم ئەزیەتتان خوارد بەڕاستی بۆ شەوەی جەنابشتان ماندوو بوون لەگەڵ تیمەکەتان وەڵامە دڵمان زۆر زۆر خۆشە دەتوانم بڕم لە کنەمە وەکو جێژنەیە جێژنەکە ینی ئەگەر جێژنەکانی دیکە تاما لە جێژنەکان نەکردبی لەبەرەوەی پۆلەکی شەشمان لە ماڵە بۆ ئەوڕۆ جێژنێمە بووە دڵمان زۆر زۆر خۆشە ئەو پیرۆزبای گەرمی لێ دەکەم لە کنەما چاوەڕوان کراوە بەڕاستی سەحەرێکێک بۆ لە قوتابەکان لە هەموو قۆناغەکانی دیکە ئەنێ سپاس بەخوای گەورە کەسێکی سەرکەوتوو بووە لە هەموو قۆناغەکانی دیکەی ئەڕۆمە بەشی پزیشکی وەکو خۆ جەناب و دایکیشی ئێوەش ئامادان ڕێگەی پێ بدەم ڕاتەوە بەشە وڵا ئەویش و هەموو منداڵەکانی دیکەشەمە یعنی ئازادمان کردین دەچن هەر پزیشکەچی بەس دیارە ئیشوکاری مەدیتیە کە لە ئیشوکاری ڕۆژانەی مەوداک و بابی پزیشکە زۆر جار باز دەکات دەرێنی وەکو پیشەکی مرۆڤایەتی و حەزم لێ و دیارە بەخۆش حەزی لێ مەش پیرۆزبای لێ دەکەین دەسۆشی لێ دەکەین مڕادەگە کات بدەی مامۆستاکەی هاتووە بۆ پیرۆزبای لێکردن فەرمووی تێرانە مامۆستا دوو قسەی ویشوەرەگرم سلااو لێ بێ ئێوە وەکو قوتابخانە تا چەند دڵخۆشن بۆی قوتابیەکەتان نمرێکی باشی بەدەستێنەوە چاوەڕی ئەوەتان لێ کرد بەناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا سوپاسی خۆی گەورە دەکەم کە بەو سەرکەوتنەی سەحەر بەسەری کردینەوە وەکو قوتابخانەکانی عشق و نیلۆڤەر پیرۆزبایەکی گەرمی لێ دەکەم زۆر زۆر خۆشحاڵین طبعا ساڵێکی زۆر سەختمان بەڕێ کرد بەڵام لە کۆتاییدا سەرکەوتنی قوتابیەکانمان دڵخۆشی کردن بەڵێ زۆر سپاس دەکەین کاتمان کەمەوە مڕادەمە ژووری سەحەرە لێرەکە هەم خوێندنەکەی خۆی تێدا بەڕێ کردەوە واجبات و دەرسی ڕۆژانەی خۆی لە کاتی ئامادەکاریکردن بۆ تاقیکردنەوەکان وەرەوەکو باسمان کرد نمرەی 100 بەدەستێناوە و خۆشی ئەوەی ڕاگەاند کەوا بڕیارە بچێتە بەشێکی پزیشکی بەڵێ
السپاس جبوا انت مهر له هوليري بميني لور چگان ما اومید دیگر مدد با اومید دماتا باج به وصدير له هوليري هنا جي يكمن دين جي هنا اومید اگر برهف به زي اول بدم بتشم جامي اومید دماتا باج به لجمتا کی هه و او چوای کم بو هستینویچنه و دخوازه به بچی داتی ده بەڵێ مراد دیارە 18 خوێندکار لە بەشی زانستی پلەی یەکەمیان وەرگرت کە کۆنمرەی 100یان وەرگرتووە دیارە لە شاری هەولێر 9 خوێندکار یەکەم بوون کە 100 نمرەیان بووە هەروەها 8یان لە شاری سلێمانی بوون یەکێکیشیان لە شاری دۆک بوو لەو 18 خوێندکارە ڤینوار سابیر حەمەد یەکێکە لەو خوێندکارانەی کە کۆنمرەی 100 بەدەستهێناوە دەستمەلای ڤینوار سەرەتا پیرۆزە پێم بڵێ شێوازی خوێندنت چۆن بووە و ساڵە چۆن پلانت دانا کە بتوانی یەکەمی کوردستان بەدەستبێنین بەڵێ سەرەتا زۆر سپاس بەخوای گەورە و دایک و باوکی بەڕێزم کە هەمیشە پشتگیرم بوون بۆ دەزانی ئەو سەکەوتنە مەزنا من خوێندی من لە هاوینیەوە تەبعاً بە جەدوەلێکی مەزبوط لەگە مامۆستایەکانم خوێندنگەی شەید فاخر مەرگەسۆری زۆر بە مەزبوطی لەگە جەدوەلی خۆم توانیم ئاسیشی زۆر بەرز بەدەستبێنم سەرکەوتوبی سەبارەت بەوەی ئایا زۆر کەس کە دەڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارناهێنین مۆبایل فڕێت دەین تۆ ئەوەت کرد یاخود ئەو شتانە هەر هەبوو پارسەڵی وەڵای لە ڕاستیدا هەم بووە تاکو پێش ڕۆژی تاقیکردنەوە شەر بەکارم هێناوە بۆ سودی خۆم بەکارم هێناوە هەرچەند ڤیدیۆ هەر شتێک باکە سودن لێ بینی با بەکارم هێنا ڕۆژانە چەند کاتژمێرە دانابوو بۆ خوێندن و ئارەزووی چ بەشێک دەکەی بچی بۆ کۆلێژ وەڵا ڕۆژانە دیار نەبوو چەند کاتژمێرە بەڵام هەرچەند پێم کرابە تۆنیوتم خوێندی خۆم بە باشی بکەم لەگە جەدوەلی خۆم بڕۆم سەبارەت بە کولیەکەش تەبعاً توعام هەڵدەبژێرم ئینشاڵڵا بتوانم خزمەتی گەلم نیشتیما بکەم سەرکەوتوبی ئینشاڵڵا مامۆستا سابی نانەکەری هەم بەڕێوەبەری پەروەردەی دەوروبەری هەولێر و سەرپەرشیاری دەشتی هەولێریش یەکێک لە خوێندکارەکانی سنووری تۆش یەکەمی وێژەیی بووە ئەگەر پێم بڵێ باوکی ڤینواری ئێستا کوڕەکەت یەکەم بووە هەستت چۆنەوە بە شێوەیەکی گشتی ئاستی خوێندنی ئەم ساڵ و نمرەکانی پۆلی 12 چۆن دەبینی سەرەتا زۆر بەخێر بێن سەبارەت بە پۆلی 12 هیچ کەم و کوڕیەک و گرفتێک نەبوو لەبەرەوەی هەلە سەرەتاوە دەستیان بە خوێندن کرد بەبێ ڕاوەستان لە هەموو کاتەکاندا خوێندەکانی خۆیان تەواو کرد مەنهەجیان تەواو کرد و حکوومەت و وەزارەتی پەروەردە زۆر پشتگیری ئەوە بوو و پەرۆشی ئەوە بۆ ئەو قۆناغا ئەو مەرحەلەیە بە تەواوەتی بڕوا و کاری تەواویان لەسەر کرد من زۆر دڵخۆشم بۆی کە کوڕەکەم یەکەم بۆ بەڵام بەو مناسبەی ئەو کچەی کە لە ئەوین ڕاز لە ئامادەی دارەت و سەر بە پەروەردەکەی منە بەقەت کوڕەکەم حەز پێم خۆش بووە کە ئەو کچەش یەکەم بووە چکە لە سنووری ئێمەیە ڕەنج و ماندووبوونی مامۆستایەکانیەتی لەو سنوورە و ڕەنج و ماندووبوونی مامۆستایانی ڤینواری کوڕم لە ئامادەی شەید فاخر مەرگەسۆری کە مامۆستایانی لێ هاتوو سەرکەوتون بەڕاستی ڕەنجام بە خەسار نەچوو دەرئەنجامێکی باش بوو ئەلحەمدوللا سوپاس لە بۆخوا بە هەمەتی هەموو لە کار لە سەرۆکایەتی حکوومەتەوە بگرە تاکو وەزارەتی پەروەردە پەرۆشی جەنابی وەزیر بۆ ئەو پرۆسی و سەرخستنی زۆر زۆر گرنگ بوو چکە ئێمە لە نزیکەوە ئاگادارین بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی و ئێمە کاری لەگەڵ دەکەین بە احتیکاکی مباشرمانەیە شەو ڕۆژمان خستە سەریەک اینجا دواتر وەرەوە ناو قوتابخانەکان ئەلحەمدوللا بە هیمەتی هەموو لایەک توانیمان ئەو پرۆسەیە بەڕێوە ببین و ئەزمونەکان بەڕێوە ببین بە شێوەیەکی ڕێک و پێک دەرئەنجامەکەش دەبینن ئەلحەمدوللا زۆر باشە دەستیەوەش زۆر خۆش بەڵێ وەک مامۆستا سابیریش باسی کە جیالەوەی کە نۆ خوێندکار لە سنووری شاری هەولێر لە کۆی 18 خوێندکارە بوون کە لە بەشی زانستی پلەی یەکەمیان وەرگرت خوێندکاری بەشی وێژەیش کە یەکەمی سەراستی هەرێمی کوردستان بوو تەنها خوێندکار بوو ئەوین سابر بوو کە لە قوتابخانەی دارەتووی کچانە ئێمە لە هەوڵداین بۆەوەی بتوانین لە گەشتەکانی داهاتوش لەگەڵ ئەویش قسە بکەین بۆەوەی بتوانین بزانین ئەو چۆن خوێندنی کردووە چۆن توانیوتی پلەی یەکەم بەدەست بێنێت بەڵێ سپاس اومید جواگه انت تماشامان اینجا و دیتی بشک جه در چون یکی بون سراست کردستان لباجر و باجرو کن هرما کردستان گرمن و چه دیگل ودا بردوام دیگه کمیسیون بلند البجارتن عراق آماده کاری جبو پروسس البجارتن دیگه جبو مبستیجی جبو دوام جار تیز جبو آمرین دنگ دانه دیگه کمیسیون راگان همو ریکار جبو پروسس آماده کرنه و هنها لهرما کردستان نیزی که 185 جوان کسی که خود تو مار کریه کارتا دنگدانه وەرگرتیە بە بەرهەفکاری بۆ پرۆسە هەڵبژارتنان گەشتیە قۆناغا داویە کۆمسیۆنە هەڵبژارتنان ji li herêma Kurdistanê têsê bi wan amîran diket ku prosep awaya elektronik pêve rêve diçît evên xwe tûmar kirine niha karta dengdanê bi wan vegeriyaya divêtin bê karta nû dengê xwe bidin evên ku xwe tûmar nekirine
او دکارن بیوی کارتا کرد خایان گوینل سرنینه لروجا دنگدانه دنگی خوب بدن. ئەم پڕۆسی هاوشێوی دەنگدانە کە ئێستا ئەنجامیین بەڵگەیە لەسەرەوەی کەوا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئامادەیە هەڵبژاردن لە کات و وادی خۆی ئەنجام بەبێ ئەو کارتە هیچ دەنگدەرێ مافی ئەوەی نییە کە دەنگ بدات بۆیە داواکەنەوە جارێکی کە بە گەرمگوڕیەوە سەردانی ناوەندەکانی تۆمارکردن بکەن کارتەکانیان وەربگرنەوە. بەشێک جوان هەوڵاتیان جی کۆ ڕۆژانە بەرێ خوددەنە بنگهێن وەرگرتنا کارتا دەنگدانێت بێژن دێ دەنگیدان ئەو نەخوازەنە بە کارتاوان کەسێکی دەنگی بدەتن و سەختە کاریە پێوە بکات. وڵی داوان لەکەم وەریکردنەوە لەبەرەوەی دەنگەکان ئەگەر دەنگیشنیان نەفەوتەیەکی تر دەنگی پێنیا باشترە. نهال هەرێما کوردستانê nêzîkî sedê heştê pênc çêwan kesan ku xwe tûmar kirine karta dengdanê wergirtine. پۆلیسên Dûkê ragan sualkerek bi zêdetir ji $10,000 û 7 milyon dînar û 120,000 lîreyên Sûrî ve girtine. Amaja bo yekê jî dikin ku ew kes li Dûkê û çendeverekên derdora wê xasxazûkî kiriye pare li welatiyan wergirtine. Wek jî xistiye berçav ku piraniya wan kesên xasxazûkê dikin pêtevî wan bi pareyê nîne û parê wan jî heye belkû bûwe bi karê wan. پۆلیسên Duhokê xasxazûkekê cêwaz desteser kiriye ku Peter ji deftereka dolarî û 7 milyon dînar û 120,000 lîrên Sûrî vêbûn. Polîsên Duhokê amajeb wê çendê jî kiriye ku ew kese ji Duhokê û çendîn deverên dewr û berda xasxazûk kiriye û pare ji xelkî wergirtiye. Kujmekê zorê parey yê cora û cor fê hatiye girtin ku pêk hêtin ji zêdetirî 7 milyon dînarên Iraqî û her wisa 120,000 lîreyên Sûrî û kujmekê pareyê Tirkî serarayê vê hemiyê yanî defterek û hevde wereqên dolarî nav van alaga da bûyne ku alageyê û hemiyê tîp kirî ku ev pare hemî nav van alaga da bû ku nivîştiya rakirîne. Edbêjin barapetiriya ew kesên xasxazûkiyê dikin pêdivî para nîne û pareyekê zor vê ye belkû ev çende ya kiriye karê xwe. Ez têma Duhokê ez xwastinê dikim. Cana çima Sêmêrê çima Duhokê çima tenahiyê ez seharekê îcar dikim. Ev perê min ez xwastinê kom kirin. Eldêf axiftina polîsên parêzgeha Duhokê rojane çendîn tohmetbarên vî corî desteser dikin ku pitiriya wana jî pêdivî para nîne belkû evan ya kiriye karê xwe û daxwazê ji xelkî dikin para bidene hejaran nek ew kesên fêlbaziya dikin. Weke tevahiya pêtivên diyên rojaneyên xelkî bayê fêkî û keskatiyan li Duhokê giran bûye û di nava Gumirka wî bajarî de ji ber ku piraniya berhemên wê ji welatên biyanî deyn û baş li ser e bayê wan girantir lê hatiye. Welatî jî dibêjin roj bi roj rewşa wan xirabtir lê dêt. Gomrekê Fêqî û Zerzawatan li parêzgeha Duhokê weke sercem pêtiviyên diyên xelkî bihayê Fêqî û Zerzawatan jî giran bûye. Ev ji aliyek bû cûtiyaran baş e lê bo xelkî bûye bargiranî dibêjin roj bi roj bihayê pêtiviyên rojaneyên xelkî giran dibin û hikûmet jî bêdeng û daxwaz dikin. Deriyên sunûrî li hember berhemên hawirde bihin daxistin. با جان الله یا کردی مثلا 8 و 7 چید و فلاح میگم چه باشه چه حرکتیه ما بس برین یه بار وقتی نو خست هاوت نو خیار کیسه خیار فزار خیارات رازی کسی نت کریجی عالم دینت که میگم فلاحی میگم مثلا خیار چه 7 و 8 تا طماطم مثلا 7 و 8 تا و فلاحی میگم چه باشه Pitiriya ew berhemên li vêre dihên dîtin berhemên hawirdin e ji ber zêdebûna bacê bihayên wan giran bûyne û welatî jî dibêjin roj bi roj rewşa wan xirabtir dibît. Bo felaha baş e ka temata giran bît xiyar bîtin kulin bîtin hemî tiştê ka giran bît bo felaha baş e hemî tişt piçek giran bûye ev sala baş e tiştê felahê baş e.
ساڵانە دیگەل پێگەشتنا بەرهەمێ ناوخوا جوودکارن هەرێما کوردستانê gazindeyê ji Hindê dikin ku berhemên wan di bazaran da sax nabin. Di demekî da wana gelek pare mezaxtîne heta berhemên wan pêgehiştî. اوه بگم که حال حاضر همین تشتمه بس اوه دو روزه که با جنا ترکیه هاتی ایران یا هاتی یا داخل بوی بگم که تشت همیه ما او جو بگم که با جان ما تشت او پتاتان او چنا خوره چنا بغد و برنده گرام او موسمش بدل بو که بلف کمیه بچش بهنده دنهادا چەندین ئاریشە و قەیران بەرۆکە وڵاتیان گرتیە و ئاریشە گرانبوونا فێقی و زەرزەواتان ژی بوویە ئاریشەیەکە سەرەکی وەکە دگوتنەکە کوردی داهاتیە و دبێژە ماڵ بخوا ماڵ نەبوو مهڤان ژی هاتە سەر تایف گۆران NRT دهۆک گرانبوون ئابایاری بە ئاوایەکێ بەرچاو نانپێژێن دۆکێژی دڵگرانکردنەوە کە و دەبێژن بڤی ئاوایی ئەو ژبلی زەرەرێ چمۆفایژی ji فرۆتنانانی نابینن و داخواز دکەن bilezguhorîn di bihayda bihêtekirin. Evden berûbajî parêzgendiyê heya li Dawkê hejmara samon û nanan natê kêmkirin. Lê nanpêjiya giramên hevîrî kêmkirine û li jinaya çavdêriya bazarî jî dibêjit her nanpêjiyeka nanê xwe giran biket yan giramên wî kêm biket dê were sizadan. Nan yek ji pêdiviyên serekiyan rojane bû dema çendîn rojane argiran bûye û bandorî li ser nanpêjên dihokê kiriye. Nanpêjekê dihokê dibêjît bi hîç rengekê êdî bi wan dest nade heşt nanan bi hezar dînaran bifroşin. Lê neçarin û da ku ew zêdetir zerarmend nebin, giramên nanê xwe kêm kirine. Her nanek ji 130 graman bo 115 gram. Emek xwe firoşîne her heşt samona hezarane. Em jî diya gotiye me van çand rojeka xwe bigirin. Me jiya xwe girtî kadê çavî. Înê 40,000 الو 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 ناویتا چیه؟ لاوان ملاوای که بو بس تنبل بو اشتی تزیره که الو الو صد زانستی هم ویجه زانستی یعنی ایکیش ایکمی خرمیان ایکم هست لا ایکی مش ایکمی خرمی لأنه بستنى مصارينا بس أتنا يجدوه كمعيدي مورد ما شرمت نه ساعتی او چه ساعتی نه روسا و سیدا ما من هم دو تجربه کی خلای کسی ده یا دو بیشتر ولی دستری بابد توی تلفن ها گرفت
الو باشی برێزی چی بکەم ئێستا؟ بەڵێ من چی بکەم ئێستا؟ ینی ئیشی خۆ بکەم ئێستا؟ ئێستا؟ دە باش باشە ئەحمەد دەست پێ بکە باشە دومیسێکی هەست بشم حاضری ئەحمەد؟ شەف باش تەماشەوانên hêja helbet ez li kempa domîsiyekê li malekê me ku keça wan bûye êkîş yekemên Kurdistanê yanî nimrawê ez 100% bû piştî ragihandina encaman ev şeve ji lay Wezareta Perwerdê helbet yanî keça wan jî êkema ev sale ye we êkema dihûkê jî li beşa zanistî êkema serastê Herêma Kurdistanê li dihûkê êkema dihûkê bûye jî helbet yanî ji bilî keyfxweşiya malbatê keyfa xelkê dihûkê hemûyê tên yanî ji bilî vê herçend em nabêjîn penaberiya nawere û xudanên malê ne û birayên me ne lê cêxû veguhastine ser vê ra jî xwendina xwe berdewam kiriye û şiya bîte yekema dihûkê û serê dihûkê û xelkê dihûkê jî bilind kiriye pevê nimre henê xatîn lava ew kîçe ku nimreya sada sadeyne xatîn destpêkê pîroz bît serxêrê bît keyfa me hemî hat yanî xwendina xwe te çawa rêk xizbû heta bişê nimrê sada sad bînî زۆر سپاس بۆ هەوە خواندنەوە من بڕاستی من زەحمەتی دەست پێکا ساڵێڤە ئەز مستەمر بیم متخواند دائما من ئەمەل هەبی کۆ ئەس معدلێکی باش بینم ومن هەدەف هەبی والحمد لله خوي تعالى تعبان من دانكر مامستاي من او جالك تقال من تعبين دايكو بابا من جالك فضل شوارع بد جريت كو او جالك زحمتي تقال مديت دس بيكا صالفه والحمد لله خوي تعالى سوف قاندم من اف معدل اينا وان شاء الله دائما سري وبلنكا اكيد يعني تبيش بينيت كير تباورت كير كنت وصد صد نمري بيني براستي من خواندن كردا أصدق بينم بله من فيك طرس هابي إنه نوتو هشت بس صدق براستي من هي بيت كرس بينم بس من باورنت كرس بينم. اللي تشوت خانت روجانا. روجانا براستي حفت 8 ساعات متخانت روجن من أزمون هبانيان تيست هبانيان خواندنا كازيدا دق هاد ساعات هجي متخاند دروجيدا. شو دم داتا زيادة ترتخان؟ دم زيادة صباحي بو سبيدة من تخانت وإيفاري بچك دم تخانت. أي كي زيادة هفكارياتا كريه حتى كتب شيء بنبري بدأس بيني. براستي فضل بو خديا أفتوفيقا دائما والحمد والشكر شخديرا ودايكو بابي من قالك تكلم تعبين ما مستاي من همي أريكاريا مكرن أواجي قالك زحمتي تقل مديت شتاس بيكيفا شو سؤالهم هبن أوابو من رون ذكر سهل ذكر ما مستاي من تقصيرين تكرن براستي ومن شنا أهلي مجي دائما تشجيع الدانا من أو جي قالك أريكاريا مكرن كو داما أستعب يوم أوادكو نسقنا حتى دوما هيك إن شاء الله تي فلاك بلنت بيني وزافاي من جي قالكي دائما أتشجعنا تقول أجر تو زيش كي درخي أزبو تسياركي بكرم أو قالك أتشجعنا هني أودي بوتا سياركي كري ترومبيلكي كري بخدي وضعي من وانا كامبا وفقيرا أسنا خاطر تختلف كان بس أجر بخاطبهم خدياري حتى أنه چه برپرسه که دو که وزارت پرورده برپرسه کارمی پیوندی بتکریه و یعنی پیروز باید تکریه دكتور علي تتر
کافکادی او پیروز وهایم کرد وزیر پرورده دکتر آلان حمد سعیدی دگل من آخفت ساعت 4 بی 4 و نیو اوی گوتم که من صادی نه براستی از گلگی کیف خوش بیم بوی پیوندی برکا وزیری زانی برکا پیروز سرخیری بی دست خوش اگر بابی خاطین لاوای بیت برید ما سرخیری بید چند کیف خوشی ابرو ببینی که چاته صد نمره اینایه و اف خلکی همی تیتن پیروز بایات کتن پشرا تلفون بواتین الحمدلله ام گلک پی کیف خوشین گو لاوا افتع عبادتي افتع عبابي بيهودنا شو والنا شو نتيجه بوي اني وطبعا ام جي بي سر فرازن وسر بلندن وازقلك تشكرا اقليم كردستان كيم وبالاخص از سلافا كاك مسعود برزاني كيم نشيرفان برزاني مسرور برزاني وقو افدر فدام ام بنابر السوري امنها بينا امجي وكا خلتي فيدنا امنا يعني نبنا بنابر ماتنا مال برا اخوه تل مال اخوي يعني كارتن وكاتشي ان شو كارت يعني شو فرقان نقبه منه فرقان مثلا تذنين ام برايه يكن حتى هو صاني اف كتابي شيان في و علامات هو صابين جهانا في هستي وازقلك سوباسيا مدرسه اماديه ديرك جدكم مدير كاك احمد وما مستايب حميه يك بيك السوباسيا واتكم واف زحمتي ديتن حتى اف قطابي وصاني دقنا وان جامعها بلا صد الصديتين تو چه کارت يعني حتى تو شيء زارو كت خو يعني خود بهلي پرورده بكي وخدام خود السيدان ما انا عاملتي ما جو بيت شي دي خدام عاملتي ام شغلن اروح كان زارو كان خدام خلامي تابي مهشت انا بنش كشكن سيكوركن خدام لي واندريش كت اجي جيانا اول فيلا قرسنينه يعني دام كده جيانا كفيرنجي ووصل پرورده ببنو يكمن هرمي بن يعني زحمتي ما زحمتي دي سيدة خذ وصل اول ما زحمتي دي بس الحمد لله بشو باشه برو يعني باشي شو الحمد لله ورجت قديش نعمته صانيت قدير الحمد لله پیروز بیت ما مستایوان البته کوره ولی قطبخانه از بیجون ما مستا کلام کم ما مستا دست توخوش ما اندینه بن چند که خوشن دما بینن کتابی که و ببیت کما حریم ودهو کی بله دست پی که بخیراتنا حوت کین حقت كيف ما دي قالك إيد برهمي مايا برهمي سيصال الآمادية صفر دهي ويوزي دوازده قطابي لافا قطابي مايا آمادية ديرك ياخدان شيان بو يوزيرك بو هل ترجع أول دام مزاني كو أفشان ايتين الحمد لله لو ما قالك شاب خداي وأويجي راسي يعني شانتوي مزاني كو دي برهمي كباش دس خدا إنيت كم قالك كيف خوشين أبرك أم دس خوشين لتكين يعني قطابين الكامبا وجين هني ابو خواندن شاونا استوا شاونا براسي نسبة كامبا دوميس از بحث كامبا دوميس كم چی كما تجربه يا الفيرا كامبا دوميس اي كمين آماده يا ديرك الفي كامبي ما حفتهش مدرسه تاين همي طلبه وتنا دفما براسي جهه يعني الخوشيه كو قطبي زيرك ميتين طبعا افصاله يعني نمره صديو اين دسخه بورجي ما بلادوية هبو سر أست هرمي يعني ده كي نطهشت نيف إن أبو هر تربية سامية أفصالجي الحمد لله وما نمرد بوجي تهين يعني قطابي جلك زيرك ما يتهين الكامبي أيوة دمي واب زبان عربي تخان فيلي كردي تخينه خندنا ما بير عربية همي عربية بلا بس منهج هرمية خندنا عربي بلا چه پیاماتا بو مالبات لاوی و همی قطابین دومیز تایبته راستی كيف ما دوباره بيجم وسواره بيجم كم دس خوشي الوقت كاين تعبك وتعبان وك جنابته تظاني كبابي عامله او اف برهمي باش دس خواتينيت بيوم ما او همي قطابي يتما يتكامبا وهو صاخو نبينن كو كيمن هو صاخو نبينن كو بنابرن جنابته اشارت بيدا كو خب ببينن يتمالنا يدفيرنا يتهرمنا ام بريت اكين ناو يترجع وانا ام همي اك ملتين ام همي كردين بيوم ما اوجي دي ساعات بيجم بلا خب ببينن اك شهرميه وبيت وبلد باش ودرجه باش واستكي باش دس خب ببينت وبيت الكليه ما وهندك التخرج بيجي ونكا بردام الدفمه وما مستانجي هر يت رجعوا
گەرێک سپاس مامۆستا هەلبەت ئەو گوتنێن هەم مالباتە لاڤایە هەم لاڤایە و هەمژی ڕێبەرێ قوتابخانە و لاڤا تێدا دخینیتکردن بڕاستی ینی هەم لە سوشیال میدیایە هەم لە هەموو جیهان لاڤا بووە جێ سەربلندیا خەلکێ دووکێ ji ber ku hem nimrawê başa sed hem jî wekû Kurdeke rûş aval vêrê ev xwandina henê temam kirî yanî sosyal medyaya dengvedaneke zûr û gelek destxweşî li hatine ki wekî ew dibêje jî çendîn peywendî ji aliyên berpir jî bû hatine ew destxweşî kirîne ya şemiya jî yanî serençrakêştir û bihestir ew ku bavê wê çend zarokê dî ji bilî lavaya hene kirêkariye xudan diketin teman dem da kiçavî şebîte êkema herêmê û êkema dûkê jî belê. مامي عزيز ما ينوصلوا عند الشبيرة. تشكرين أخو حتى جماعتي. ماشي سعادتك. سيدة مبروك. أصلا من ما تجيبي كيلو. حتى تاكل. لو بتحكي سيد رئيس يقولي. أحمد رشيد. أحمد رشيد علي. ماشي براس. كذا ماشي بتجي. سيدة. فيروز بيت. شو بقول؟ بس أعطينا. هذا يقول كذا يقول ما يقول. جوالا بيري.
بەڵێ یەکێکی دیکە لەو خوێندکارانەی کە پلەی یەکەمی لە سەراستی هەرێمی کوردستان بەدەستهێناوە لە ئاستی وێژەی بەڵێ یەکێکی دیکە لەو خوێندکارانەی کە پلەی یەکەمی لە سەراستی هەرێمی کوردستان بەدەستهێناوە لە ئاستی وێژەی لە خوێندنی وێژەی کە
بەڵێ یەکێکی دیکە لەو خوێندکارانەی کە پلەی یەکەمی لە سەراستی هەرێمی کوردستان بەدەستهێناوە لە ئاستی وێژەی لە خوێندنی وێژەی کە ئەوین ڕاضە کە کۆنمرەکەی 98.85 دیارە وەکو تاکە خوێندکار لە سەراستی هەرێمی کوردستان ئەو نمرەی بەدەستهێنا و لە ئاستی وێژەی یەک خوێندکار 98.85 بەدەستهێناوە. من ئێستا لە ماڵی ئەوینم لە دارەتوو ئەوین خان هە لە شوێنی خۆدانیشە سڵاوت لێ بێت سەرەتا پیرۆزە ئەگەر پێمان بڵێ چێ یەکەم جار خەبەری پێدای کە یەکەمی سەراستی هەرێمی کوردستانی. پێشەش سوپاسەوە بەڕێستان سوپاسەوە دەرفەتە ڕاستەکە لە سەرسادا وزیر پەروەردەوام بە ڕێزیان تەلەفۆنیان بۆ کردم هەواڵەکەیان پێدام و هەر لە زاری ئەوە بیستم. ئەگەر پێمان بڵێ ڕۆژانە چەند کاتژمێر تەرخانت کرد بوو بۆ خوێندن و ئامۆژگاریەکەت هەیە بۆ خوێندکارانی کە ئێستا بوونەتە پۆلی 12 ئامادەی؟ ڕاستەکە و کوژماری کاتژمێرەکانی خوێندن ناتوانم دیاری بکەم هەتا پێم کرابیانی زۆرترین کاتەکان لە خوێندن تەرخان کردی بەڵام یان بە پێی کات نەبووە بە پێی ڕۆژەکان جیاوازیە بووە و ئەو خوێندکارانش داوان لێ دەکەم کابێ ئومێد نەبن ئەگەر نمریان نێنەوە بە هەوڵدان لە خولی دووەم قەرەبی بکەنەوە بە هیوانی نمرەیەکی باش ئینشاءڵڵا. تۆ لە خوێندنگایەک پلە یەکەم بەدەستێناوە کە خوێندنگای دارەتووی کچانە خوێندنگایەکی حکومیە سەرڕای ئەوەی کە لە ئاست خوێندنگا ئەهلیەکان ڕەنگە وەکو پێویست هەموو پێداویستەکانی ئەو خوێندنگایە بەردەست نەبێت بەڵام تۆ ئەو نمرەیەت بەدەستێناوە هەستت چۆنە؟ ڕاستی زۆر خۆشمێ بە حکومیەوەی کە خوێندگایەکەم حکومی بوو ئامادەی دارەتووی کچان زۆر سوپاسیان دەکەم مامۆستایەکان تەواوی ستافەکە وڵاتێکی زۆر خۆشمێ. ئەەکەی بە دەست بەشێکی خوێندن بەردەوامبی لە خوێندون درێژە بە خوێندنت بدەیت؟ بەڵێ کۆلێژی یاسام پارێزەری زۆرم حەز لێ بە پشتیوانی خۆی گەوری ئینشاءڵڵا. تۆ دایکی ئەگەر پێیمان بڵێ ئەو کاتانەی کە لەگەڵ ئەوین خان چۆن خۆتان ینی زروفی خۆتان چۆن گونجاند بوو بە تایبەت پارساڵ کە بەشێکی زۆریە و تایبەت بە خوێندن بوو سەردانی کردنتان هەبوو بۆ لای کەسەکان ئەو لەگەڵتان داهات یاخود لە ماڵەوە بۆ خوێندن سایکردنی دەکرد؟ بەڵێ پێشەچی بەخێر بێن سەرچاوان بەڵێ وڵای ئەوین دەرنەدەچوو لە بۆ هیچ شوێنە هیچ سەردانیەکی نەبوو ئەمەش زۆر بەکەمی مەگەر جێک زۆر پێویست بە ئەگەرنا دەرنەدەچووین ئیدی هەر لەبەر ئەو دەماینەوە دەمانگوت بە هەلەمارێ بین باشتر ئەویش حەزی لێ بوو چکم دەربچی وها نەیدەتوانی لەبەر ئەوەی ئەمە شەر لەمارێ بووین زۆر بەکەمی دەردەچووین. ئامۆژگاریەکەت بۆ ئەو دایک و باوکانە هەیە کە ئەم ساڵ ڕۆڵەکانیان دەبنە پۆلی 12 ئامادەی چ بکەن باشە؟ وەڵایی بتوانن کەشێکی ئارام بڕەخسێنن لە ماڵەکان لە ماڵەکانی خۆیان یعنی قوتابیەکانیان پەروەردەکەن هەر داوایەکیان هەبوو لە بۆیان جێبەجێ بکەن بۆ ئەوەی بتوانن دەرەجە بینن. سپاس مەمنون. بەڵێ ئەوە قسەی تۆش قسە دەکەی وەکو باوک دیارە هەم دایکی و هەم ئەوینیش قسەیان لەسەرەوە کرد کە دڵخۆش بوون بۆی کە وەکو یەکەم خوێندکار لە سەراستی هەرێمی کوردستان لە بەشی وێژەیی توانیویانە کۆنمرەی 98.85 بەدەست بێن و خوێندکارەکەش ئەوین باسی لەوە کرد کە ئارەزوویەوێ بچێت لە بەشی یاسایی درێژە بە خوێندنی بدات. بەڵێ